ئەمە وێنەی شەقامێکی سەرەکیە لە قەزای بازیان کە نمونەی کۆی ڕێگاوبانەکانی قەزاکەیە. شەقامەکان بە تەواوی وێران بوون و کەڵکی هاتوچۆکردنیان نەماوە. ئەمەش نیگەرانی شۆفێرانی لێکەوتەوە و داوا دەکەن بە زووترین کارکێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. وڵای ئەم جادەوانە هیچ بەعمل نایە ئەوەتانەکەکەنەوە حاڵمانە تایە تەقێت وێرانە چاڵی وایەتە هەری بەعمەلیز نایە وامان لاتەوە تەکسێکە فرۆشین بین بە وەستای تاقم پێش ئارە بەخوایشی تاقم پێش باشە خۆمان فێری تاقم پێشەکەین با بە جادەوانە بەس بۆ ئیشی فیدەری باشێرە. وەڵی جادەکان زۆر وێرانە ئەو تا زوومی کامێرەکە قەسە چاڵ شیش هەم بدرە باوەڕکە هی 50 جاران بەروبەرەکەی بەزبەوەی لە چاڵ و شیش نەی وڵا زۆر وێرانە وڵا داواکارێکەوەی شەڵا بوجێ بۆ تەرخان بکرێت و نۆژەم بکرێتەوە بۆی ئێمە نەجاتمان بێ بەڕاستی سیارە تاقم پێشتیانەوە ڕۆژانە ئێمە هاتوچۆمان چەند جارە بە بازاڕەکە هی نوەچین بەڕاستی بێرایە ئەمەش بۆتەوەی کە هەم خۆمان بێت تاقەبین هەم سیارەکانمانی لاک بێ. ئەم ڕێگاوبانە وڵی تەواو خراپ بووە بە تایبەتی ئەم تۆزە ئەگەر ئەو تەلەپشان بەی هەفتەی پێشوو تایەکی تەقانم ئێتی پێشی مەشینمان ئیبادەیە سیارەکە داواکاریمان ئەوەیە ئەم دوو سایدە بکرێتە گوێسا هەرڵێ ئەیکەین. لەبارەی کێشەکەەوە قایمقامی بازیان بە پەیامی ڕاگەاند بەهۆی نەبوونی بودجەی پێویست بۆ چاکردنی ڕێگابانەکان پەنایان بردووەتە بەر کۆمپانیەکانی سنوورەکە و چاوەڕێن ئەوان بێنە سەر هێڵ و هاوکار بن لە نۆژەنکردنەوەی ڕێگەبانەکان. وڵا اینجا ناوبازیان هەمووی تێک چووە بەڵام جادە سەرەکیەکەمان کە ئەو خەتی ڕئیسیە لە ناو بازیان کە 5 کیلۆمەترە بە دوو سایت ئەوەش هەر لەبەر ئەوەی حکوومەت تاکو ئێستاکە ئەو بودجەی لە بەردەسانیە ئەوی شەگەیشتووەتە مەرحەلەی تەندەرین لە پارێزگا بەڵام ئیعلان نەکراوە. ئێمە لە نوێی شەشە لە ڕێگەی پارێزگاوە کتابمان کردووە بۆ چەند کارگەیەکی سنوورەکە 4 کارگە بوون کە هاوکاری خەڵکی بازیان بکەن لە نوێی شەشە پارێزگار کتابی کردووە بۆ ئەو 4 کارگەیە تاکو ئێستاکە سییانیان جوابەکانیان بە ئەرێنی گەڕاوەتەوە چاوەڕوانی ئەو بە ڕێزین کە تاکو ئێستا جوابی نەداینێتەوە پاش ئەوەش بە هەمان شێوە ئەدرێ بە مقاولێک و جێبەجێ ئەکرێ تەسەورەکەم بەم نزیکانە کارە یاسایەکان و ڕۆتینەکانی تەواو بێت. لەم کابینەی حکوومەتی هەرێمەدا کەمترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی کوردستان کرا و قەزای بازیانی ژێکێکە لەو شوێنانەی کە ئاور لە کەم و کوڕەکانی نەدراوەتەوە و ئاستی خزمەتگوزاری تێیدا نزیکە لە 0. ڕەبیر محەممەد کەناڵی پەیام قەزای بازیان.